وانەیەکی تر دەست پێ دەکەین لەبارەی لۆژیکی ئەرستۆ کتێبی وتراوەکان. پێشتر باسی ئەومان کرد کە دە کاتیگۆری هەیە، ئێستا یەکێک لەو کاتیگۆریانە باز دەکەین لەو وتراوانە کە وتراوی چۆنە. تەمان وتراوی چۆن دەزانین، ینی دەتوانین بزانین ئەم وتراوی چۆنە و وتراوێکی تر نییە. وتراوی چۆن عادەتەن لە وەڵامی ئەو پرسیارەی کە دەڵێ ئەو شتە چۆنە شتەکە دەڵێیت، ینی وتراوەکە دەڵێیت. فەرزەن دەڵێ ئەو شتە چۆنە، دەڵێ سپیە، ئەمە وتراوێکە چۆنیەتیەکە تەحدید دەکات، چۆنیەتی ئەو شتە. وەر شتێک لەبارەیەوە چۆن وترا ئەوە لەبارەی چۆنیەتی ئەو شتەوە وتراوە. ئەو جار باسمان کرد کاتیگۆریەکان، ئێمە لەبارەی ئەوەن وتراوەکان، ئەو وتراوە گشتیانن کە هەر شتێک لە شتەکان ئێمە کاتێک قسەی لەبارەوە دەکەین بە یەکێک لەو وتراوانە قسەی لەبارەوە دەکەین. ینی دەبێ یەکێک لەو وتراوانە بیگرێتەوە قسەکردنەکەمان، ئەو یەکێک لەو وتراوانەی تیاگرێت. جا لەوانەی پێشوو باسی ئەومان کرد کە کاتیگۆری چۆن چەند جۆرێکی هەیە و دوو بنەمامان دیاری کرد کە لە ڕاستیا ئەرستۆ بە وازەحی دیاری ناکات لە باسەکەی خۆیان. من لە باسکردنەکەی خۆیان تقریبەن ئەو دوو بنەمایم هەڵەنجاندیانی دیاری کرد. ئەو شتێکێکیانەوەیە کە دەبێ وتراوی چۆن لەبارەی شتێکەوە بێ کە چۆنیەتی ئەو شتەیە، دوو دەبێ ئەو چۆنیەتیە جێگیر بێ. ینی دوو بنەمامان هەیە، یەک فەرزەن تۆ نابێ وتراوی چۆن لەبارەی چەندێتی شتێکەوە ناوترێت، هەر لەبارەی چۆنیەتیەکەیەوە دەوترێت، بەڵام هەر ئەوەندە بەس نییە، دەبێ ئەو چۆنەش جێگیر بێت. ئەگەر لەو جۆرانەی کە ئەو بۆ چۆنەکان جای کردوێتەوە ڕامێنین سێر دەکەین، لە هەموو جۆرەکانە هەوڵ دەدا ئەوە یەکلا کاتەوە کە دەبێت ئەوەی کە ئەو چۆنە دەبێت جێگیر بێ لە شتەکە. ئەگەر جێگیر نەبێ پێی ناوتێ چۆن. لەبەرەوە جێگیری لەگەڵ چۆنیەتیەکە بوونی چۆنیەتێک هەردووکیان مەرجن بۆ ئەوەی ئێمە وتراوی چۆن لەبارەی شتێکەوە بڵێن. جا داوانەی پێشوو دوو جۆر لە چۆنمان دیاری کرد. یەکیان پەیوەندی بە توانست و حاڵەتەوە هەیە. توانست ئەوەیە کە تۆ شتێک ئەوەندە دەکەی ئەوەندە دەیکەی هەتا وای لێدە دەبێتە شتێکە خویەک لە تۆ ئیتر تۆ ناتوانی وانەکەیت، دەبێتە مەلەکەیەک. ینی ئەوانەی کە ئاوا مەلەکەن، ینی جۆرێک لە زانستە پیشەیەکانن، بۆ نمونە زمان هەر خۆی مەلەکەیەکە، تۆ ئەوەندە ڕایەنانە لەسەر کردووە تا بۆتە مەلەکە لە ناو تۆ بۆتە هینێکی جێگیر، چۆنیەتێکی جێگیر لە ناو دەرونی توە. ئەو جاریش باسی ئەومان کرد کە ئەو چۆنیەتیانە یا ئەو جاری وە هەیە کۆمەڵە چۆنیەتی پێکەوە تەمان سیستەمێک دەبێ هەبێ بۆەوەی ئەو چۆنیەتیانە دەرکات. جاسە زمان سیستەمێکە، سیستەمی دەرکردنی ئەو چۆنیەتیانەیە کە دەتێت بە گوتنەکانمان، ئەو وتانەی کە ئێمە دێڵین بە چۆنێک بە سیستەمێک چۆنیەتەکەیان دیاری دەکرێت، چۆن بیڵێ. بۆ نمونە ئێمە کە بە کوردی قسە دەکەین دەبێ یەکەم جار بکەرەکە بڵین، ئەو کەسەی شتەکە دەکا ئەڵێ ئازاد نان دەخوا، یەکەم جار کەسەکە بکەرەکە دەڵێەوە کە ئیشەکە دەکا، دووەم جار ئەو شتەی ئیشەکەی لەسەر دەکرێت نان کە ئیشەکەی لەسەر کراوەیشی خواردنەکە، سێم جار خواردنەکە کە کارەکەیە. ئەمە چۆنیەتیەکە دراوە بەچی؟ بە کاتیگۆریە زمانیەکان. ئەمانە کاتیگۆری زمانین، بکەر و بەرکار و کار. لە زمانی عەرەبیا ئەم چۆنیەتیە نادێ، چۆنیەتێکی تر دەدێ. فعل دێتە پێشەوە، هینە فاعل دێتە ناوە ڕاست، مەفعول به دەچێتە دواوە. ئەمە چۆنیەتێکە کە زمانی عەرەبی ئەو سیستەمە لە کاتی وتنی تۆ دەری دەکات. تۆ بە عەرەبی قسە بکەی دەبێ بەو چۆنیەتێک قسە بکەیت. جا ئەم سیستەمە لەناو دەرونا دەچەسپێ و کەسەکە وا لێ دەکا کە ببێتە خاوەنی ئەو زمانە. بەڵام کاتێک کەسێک هەر لە خۆیەوە دووسە کەلیمەی عەرەبی بە زمانی دادێ بۆ نمونە، ئەمە پێی ناڵێن عەرەبی زان، یعنی عەرەبی دەزانی. کەسێک فەرەزەن دارتاشە، دارتاشی لە ناوی وەکو مەلەکەی لێ هاتووە، بەڵام کەسێک کاتێ
لە دەستی دەردەچێت بەڕێکی کورسیەک دروست دەکات ئەمە دارتاژ نییە ئەمە حاڵەتە لەبەرەوەی حاڵەتەکان جیاوازن لە مەلەکەکان کە سیستەمەکەت لە کەسەکە چەسپاوە هەر کاتێک بیەوێت دەتوانێت ئەو شتە بکا بە ڕێکوپێکی بەبێەوەی پشت بە هیچ شتێک ببەستێت ئەمە چییە ئەم سیستەمەکە دەچێتە ناو زەینی ئینسان ئەمە چۆنیەتیەکە دەدرێت بەو مادە زەینی کە لە ناو ئینسانە هەیە ینی زەینی ئینسان مادەیەکی تایە وەکو چۆن دەڵێن تەختەیەکمان هەیە ئێمە دەتوانین کورسیەکی لێ دروستکەین بەچی بەوەی شکڵێکی دەدەینێت چۆنیەتێکی دەدەینێت دەتوانین مێزێکی لێ دروستکەین یانی چی ینی چۆنیەتێکی جیاوازمان داوە بە تەختەکە جیاواز لەو چۆنیەتی کە داومانە بە کورسیەکە دەتوانین چەنەها شتی جیاواز دروستکەین بە گۆڕانی چی چۆنیەتیەکان کاتێک کە لە ناو دەرونی ئینسانە یا لە ناو زەینی ئینسانە ئەگەر بگونجێ بڵێ مادەیەکی زەینیە ناکرێت بڵێن مادەیەکی فیزیکیە ینی ئەو شتێکی ترە ینی جۆرەکە لە مادە جۆرەکە لە کەرەستە باوا بڵێم لە هیولە ئەوەی کە لە فەلسفا پێی دەڵێن هیولە ینی ئەو کەرەستەی ئەو شتەی کە تۆ شێوەکەی تا جێگیر دەکەیت جا ئەوەی کە لە زەینە هەیە ئەو سیستەمانە دەچن لەوێت جێگیر دەبن بە دووپاتکردنەوە نەقش دەبن لەناو ئەو زەینە کە نەقشبوونی تر ئیش دەکەن بەخۆیان ینی ئەو کاتە دەروون حاڵەتێک ئەوەی کە هەیەی وەکو حاڵەت تووشی دەبێت ئەوەندە خۆی توش دەکا ئەوەندە بەردەوام دەبیە تا دەبێتە چی دەبێتە عادەتێک لە حاڵەتەوە تەحول دەکا بۆ عادەت جا کە بوو بە عادەت ئەو کاتە ئێمە لەبارەیەوە وشەی چۆن دەڵێن کاتێک کە حاڵەتە ئەوە نایڵێن کە بوو بە عادەت اینجا دەتوانین بڵێن ئەوەیە لە ڕووی چۆنەوە فەرزەن کەسێک کە دەڵێن ڕێزبانزانە زمانزانە یا شتێکی لەو بابەتانە دارتاشە ئەم فعلەی بوون دارتاشە ینی ئەو وەک دارتاش بوونی هەیە ئەمە لە دەرەنجامی ئەو چۆنیەتەیە کە وەریگرتووە طبعا توانستەکان و توانەکانەوە توانست و حاڵەت بە توانست دەوتێت چۆنی لەبارەوە دەوتێت ینی لەبارەی توانستەوە چۆن دەوتێت نە لەبارەی حاڵەتەوە بۆچی چونکە توانست هەم چۆنیەتیە و هەمیش جێگیرە طبعا جۆری تر هەیە جۆرێکی تر هەیە قدراتی تەبیعی ئەو ئینسانەیە توانە تەبیعیەکانی ئەو کەسە کەسێک فەرزەن لە ئیشا زۆر بەدەست و بردە کەسێک لە شتێکا بڵێن سرعەتی هەیە سەریعە ئەمانە کە بە کەسەکان دەڵێن ئەو کەسە ئاوایە لە ڕووی تەبیعیەوە ئاوایە ینی ئەمە چییە ئەمە تەبعی ئەو کەسەیە ئەو کەسە بە سروشتی شتێکی ئاوای تایە خەڵکانێکن بە سروشتی جەستەیان دایمە تەندروستە هەیە جەستەی بەهێزە بە سروشتی بەهێزە ئەمانەی کە بە سروشتی بەهێزن کە لەبارەیانەوە دەدوێن لەبارەی چۆنیەتیەکەوە دەدوێن کە جێگیرە بەڵام سروشتیە وەکو ئەویتر نییە وەکو توانستەکە کە وتمان ئەوەیان توانستەمان سروشتی نییە تەنها مادەکەی سروشتیە بەڵام ئەو چۆنیەتە ئەو سیستەمە لە دەرەوە تۆ خۆتی لەسەر ڕادێنیە تا دێتە ناو تۆ و دەچەسپێ لە ناوتە بەڵام ئەوانی تر بە سروشتی لە ناو کەسەکە هەیە جا کەسێک کە بەدەست و بردە ئەو کەسە بە سروشتی بەدەست و بردە ئەمە حاڵەت نییە ئەمە خاصیەتێکی سروشتیە لەوە لەبەرەوە لەبارەی ئەمەیانەوە دەتوانین چۆن بڵێن یعنی ئەگەر فەرزەن کەسێک گیشێکی کرد پەلەی لێکرا ئیشەکە بکە خۆی سەریع نەبوو خۆی خێرا نەبوو ئەمەیان پێی دەوتێ پەلەپەلی کرد کەسێک کە خێرا ئیش دەکا خێرابوون لە شتێکە جیاوازە لە پەلەکردن پەلەکردن دۆخێکی ناتەبیعیە بەس خێرایی دۆخێکی تەبیعیە لەبەرەوەی ئەو کەسانەی کە خێران لە کاروبار ئیشەکانە کە دەیکەن لە ڕاپەڕانی ئیشا بۆ نمونە ئەمانە بە تەبیعەت خێران و تەبیعەت ئەوەی پێبەخشیون کە لە کارەکانیانە خێرا بن یا بۆ نمونە کەسێک گەیەر بە تەبیعەت دایمە جەستەی گەرمە کەسێک گەیە بە تەبیعەت دایمە تووڕەیە ئەمانەی کە لەو بابەتەن تەبیعەت حاڵەتێکی ینی حاڵەتێکی تیا جێگیر کردوون یعنی ئەو حاڵەتە لە بەردەوام ئەو کەسە تایەتی ئەمە چۆنی بۆ بەکاردێنین بەڵام کەسێک کە لە ئیشێکا پەلەی پێ دەکرێت زەختی لێ دەکرێەوەش پەلە دەکا ئەم کەسە بەخۆی چی نییە بەخۆی کەسێکی خێرانیە لەبەرەوە چۆن لەبارەی ئەمەیانەوە بەکار ناهێن بەڵام چۆن لەبارەی ئەوی تریانەوە کە لە خۆیان خێرایە بە خۆی خێرایە ئەمەیان چۆنی بۆ بەکاردێنین
بۆچی چونکە ئەوەی کە خۆی خێرایە بە تەبیعی ئەو خێراییە لە ناوێ جێگیر کراوە یعنی کاتێک کە دەژوڵێتەوە ئۆرس و کەوتانە دەکات بە شێوازێکی خێرا دەکات زۆر بە پەلەو دەست و برد کارەکان دەکات ئەمەش تەبان لە وانەی پێشوو باسمان کرد ئێستا دەچینە سەر چۆنیەتی سێ یا بەل لەوەی بچمە سەر چۆنیەتی سێم شتێکی تر هەیە ینی ئەوەشتان بۆ ڕوون دەکەمەوە بۆی بە ئاسانی بتوانن چۆن لە حاڵەتەکان جا بکەنەوە بۆ نمونە چۆن لە هەڵچوون چۆن جا دەکەیتەوە بڵێن چۆنیەتیە هەڵچوونیەکان لە هەڵچوونەکان خۆیان چۆن جا دەکەیتەوە وەکو چۆن حاڵەتمانەیە و توانستمانەیە توانست جێگیرە حاڵەت جێگیر نییە جۆرێک لە توانای تەبیعیمانەیە بە تەبع ئەو کەسە ئاوایە بەڵام کەسێکی تر بە تەبع ئاوانی حاڵەتێکە یا زەختێکی لێکراوە ئاوای لێ هاتووە شتانێکی جۆرێک لە هەڵچوونیشمان هەڵچوونمان هەن ئەم هەڵچوونانە شتەکە یا بەخۆی ئاوایە یا وەکو وای لێکراوە جا لێرە شتانەکەیە بۆەوەی بتوانین جیان کەینەوە لە ڕێگەی ئەم گوتنانەوە دەتوانین چۆن جیاکەینەوە لەوەی کە چۆن نیە ئێمە بە کەسێک دەڵێن بە شتێک دەڵێن سوێرە ئێستا خوێ سوێرە بەڵام گۆشتێک ئێمە سوێرمان کردووە یعنی سوێر کراوە کەسێک تووڕەیە بە سروشت بەڵام یەکێک کەسێک تووڕە نییە خۆی بە تەبیعی بەڵام تووڕە کراوە تووڕە کراوە یا تووڕە بووە تووڕە بووە تووڕە کراوە لەگەڵ تووڕەیە تووڕەیە چۆنەکەیە عیبارەت لەو حاڵەتە سابتەکە دەکات لە کەسەکە یعنی ئەمە هەویەی کەسەکە تەحدید دەکات لەبارەی کەسەکەەوە شتێکی جەوهەریمان پێ دەڵێ خاصیەتێکی ئەساسی کە لەو کەسایە بۆ ئێمەی ڕۆشن دەڵێ ئاشکرا دەکات بەڵام کەسێک کاتێکە تووڕە کراوە ئەو کە ساڵگری ئەو خاصیەتە نییە ینی هەڵگری ئەو حاڵەتە نییە هەڵگری نییە بۆ معنایە کە بە بەردەوامی لەگەڵ یانە یا تووڕە بووە تەمەنەویشە وەکو تووڕە کراوە وایە بەڵام ئەمیتریان ینی ئەوە نییە کە شتەکە وای لێ کردبێت و تووڕەی کردبێت ئەم شتێکی خۆی بینیوە لە دەرەنجامی بینینی ئەو شتا خۆی تووڕە بووە لەبەرەوە تووڕە بووە شتێکە و تووڕە کراوە شتێکی دووشتی جیاوازن بەڵام هەردووکیان چۆن نین بەڵام تووڕەیە ینی خۆی تووڕەیە لە خۆیان تووڕەیە نە تووڕە کراوە و نە تووڕە بووە نەوای لێکراوە تووڕە بێت هەر خۆی تووڕەیە ئەمەیان چۆنە ئەمەیان ئێمە چۆنی لەبارەوە دەڵێن ینی چۆن لە لایەکۆ ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بە وجودی کە شتەکانەوە هەیە بۆ نمونە تۆ دەڵێ کەسێک تووڕەیە ینی چی ینی لە وجودی خۆیە تووڕەیە ینی لێرە تووڕەیەکە دۆخێکی ئۆنتۆلۆژیە بۆ کەسەکە دۆخێکی وجودیە ینی لەگەڵ وجودیە تووڕەبوونەکەشی هاتووە ینی ئەمە چۆنیەتێکە یا حاڵەتێکە لازمە بە وجودی ینی لەگەڵ وجودیە بەردەوام هەیە ئەمانە چۆنن ئەوانەی کە ئەو حاڵەتە وەردەگرن بۆ کاتێکی دیاریکراوە دوایی بەری دەدەن ئەو حاڵەتەوە چییە ئەوە بە چۆن ساب ناکرێت ینی چۆن لەلایەکی ترەوە وجودی ئەو بوونەوەرە دیاری دەکات ئەوەی کە چۆنە جا لێرەوە دەتوانین بە ئاسانی چی بکەین ئەوەی کە چۆنە لەوەی کە چۆن نییە جایکەینەوە تابان ئێمە کە دەڵێن ئەو شتە سوورە یا ئەو شتە تووڕەیە یا ئەو شتە ئەو کەسە ئەندازیارە ئەوەی کە ئاوا دەی ئەمە دەڵێن ئەمە بووەتە شتێک ڕەبت بووە بە وجودیەوە ینی هەویەی کەسەکە ناسنامەی کەسەکە لەلایەکەوە دیاری دەکەم کە دەڵێ تووڕەیە ئەو ئەیە کە فعلی بوونە بۆ کاتی ئێستا ینی وەک کەسێکی تووڕە وجودی هەیە کە دەڵێن تووڕەیە ینی لە تووڕەبووندا هەیە لە ناو تووڕەبوونێکی بەردەوامدا وجودی هەیە ینی وجودێکی مستەمڕی هەیە لە تووڕەبوونە ئەمە حاڵەتی بوونە لێرەوە ئەو خاصیەتە ئەوە دیاری دەکات جا لێرەوە بۆ چۆنیەتیەکانەوانەی کە
ئەو ناویان دەنێت چۆنیەتی هەڵچوونی یعنی انفعالی. طبعا هەندێکیان لە ڕاستیە چۆنیەتی هەڵچوونینی یعنی دوو جۆرمان هەیە، یەکێکیان بە هەڵچوون دروست دەبێ، یەکێکیان بە هەڵچوون دروست نابێ، هەڵچوون دروست دەکات یعنی وروژاندن دروست دەکات. یەکێکیان بەهۆی وروژانەوە کالێکەوە دێتە ئاراوە، یەکێکیان کالێک دروست دەکات یعنی شتانێک دەخاتە ناو لەگەڵ خۆیان دەخاتە ناو کالێکەوە. جا ئەوانەیان کە شتانێک دەخەنە ناو کالێکەوە وا دەکەن کە شتێ بکەوێتە ناو کالێککردن و انفعالەوە، لەگەڵ ئەوەی کە خۆی بە کالێک دروست دەبێت دوشتی جیاوازە. جا لێرەشە هەر تۆ ئەو هینە دەتوانی بەکاربێنی. ئەو بنەمایی کە سەرەتا من دیاریم کرد مەوزوعی ئەوەی کە دەبێت چۆن بێ و دەبێت جێگیر بێ، ئەوە یەک. دوو لە ڕێگەی ئەم گوتنانەوە دەتوانی دیاریکەیت کە دەڵێ ئەو شتە سپیە لەگەڵ ئەو شتە سپی کراوە خۆی سپی نییە، یا ئەو شتە سپی هەڵگەڕاوە یعنی چی؟ یعنی خۆی سپی نییە سپی هەڵگەڕاوە. ئەڵێ ئەو کەسە سوورە لەگەڵ کەسێک لە شەرما سوور هەڵدەگەڕێ، ئەمە دووشتی جیاوازە. ئەمەیان سوور نییە، بە سوور هەڵگەڕاوە یعنی خۆی لە خۆیە سوور نییە، بەڵام چییە؟ سوور هەڵگەڕاوە و ئەمە حاڵەتێکە دەکرێت کە شەرمەکەی نەما دەگەڕێتەوە دۆخی تەبیعی خۆی. کاتێک کە ئێمە دەڵێن تەمەن نمونە بۆ ئەمە ئەوەی چۆنیەتیەکان ئەوانەی کە لە کالێکەوە پێیان نابن دەبنە سەبەبی ئەوەی کە کالێک ڕوو بدا، زیاتر ئەمانە ڕەبتیان بە هەستەکانی ئەمە وایە. شیرینی بۆ نمونە چۆنە، تاڵی چۆنە، گەرمی چۆنە، بەڵام ئەمە چ کاتێ چۆنە؟ دەبێ و مەرجانەی کە باسمان کردایە بێت. یعنی ئەبێ ئەم چۆنە لازم بێ بە وجود، یعنی وجودێک لەگەڵ وجودێکە لازم و مەلزوم بن. ئەلەو کاتایی تر ئەمە دەبێتە چۆن. بۆ نمونە کە دەڵێ بەفر سپیە، سپێتیەکەی لە خۆیەتی، ئەمە چییە؟ ئەمە چۆنە. کە تۆ دەڵێ ئاگر گەرمە، ئاگری ساردمان نییە، ئاگر هەمیشە گەرمە، یعنی ئەمە بە نسبەت ئاگرەکەەوە چییە؟ چۆنیەتیە. کە تۆ دەڵێ ئاگر گەرمە، ئەوە هەواڵێت لەبارەی چۆنی ئاگرەکەەوە داوە، ئەوەی کە لە ئاگرەکە چۆنە، چۆنی لەبارەوە دەوترێت. تۆ دەڵێ هەنگین شیرینە، هەنگین شیرینە، هەنگین نابێت شیرین نەبێت. یعنی چی؟ یعنی شیرینی پەیوەستە بە وجودی هەنگینەوە. بەڵام ئێمە شتانێکی ترمان هەیە وایان لێ دەکرێ، یا بۆی ئینفعالێکەوە وایان لێ دێ، ئەمانە جیاوازن. ئەمانە ینی لە ئەگەر هاتوو بەهۆی ئەو هەڵچوونەوە وایان لێ هاتە و حاڵەتە تیان ناجێگیر بێ، ئەوە ئیتر چۆنە ئەو چۆنە وەردەگرن و تۆ وەکو چۆن دەتوانی ینی لەبارەی ئەوەوە بە کاتیگۆری چۆن بدوێی، بە وتراوی چۆن بدوێی. بۆ نمونە ئێمە گۆشتێکمان هەیە سوێر کراوە لەگەڵ خوێ کە خۆی سوێرە. خوێ کە خۆی سوێرە ئەوە چۆنە؟ بەڵام گۆشتێک کە سوێر کراوە ئەوە بۆی ئەوە کە کالێکی کردووە سوێر بووە، ینی خۆی لە خۆیان سوێر نییە. تاوان ئەمە گەرمی و ساردی و سپیال گەڕان و ڕەشدا گەڕان و ئەوانە هەمووی چۆنن، بەڵام ئەگەر هاتوو جێگیر بوون لە ناو شتەکە، ئەگەر لە ناو شتەکە جێگیر نەبوون و ڕەب نەبوون بە وجودی ئەو شتەوە، یعنی لەگەڵ وجودی ئەوە تۆن ناتنە ناو بیرکردنەوەتەوە، ئەوە چۆن نین. یعنی کە تۆ دەڵێ هەنگین، یەکسەر چیش لەگەڵ بیرکردنەوە لە هەنگوینا دێتە ناو زێنت؟ شیرینەکەی دێ. کە دەڵێ بەفر یەکسەر چی دێ لەگەڵیا؟ سپێتەکە دێ. کە دەڵێ ئاگر یەکسەر گەرمیەکە دێ. یعنی کە دەڵێ ئاگر لە لایەکی ترەوە ڕەنگەکە سووریەکەی دێت، ینی بەڵام ڕەنگی ئاگر مادام ڕەنگەکانیت لێرە بۆ ڕەنگەکەی ناتوانین بڵێن چونکە ڕەنگی تریشی هەیە، شین و ئەوانەشی هەیە، بەڵام بۆ گەرمیەکە ئەوە چییە؟ ئەوە جێگیرە. یعنی تۆ ئاگر شین بێت و سوور بێت و زەرد بێت هەر چییە؟ هەر گەرمە. جا ئەمانە تەبان ئەوانەی بە دوایەوە کە ئەمەمان جا کردەوە با بینە سەر ئەوانەی کە لە کالێک
نەکەوتونەتەوە بەڵام خۆی کالێک دروست دەکات تامەکان شیرین ئێستا هەنگین شیرینە لە کالێکێک کەوە ناتۆتە ئارەوە یعنی لە ئینفعالێکەوە پەیانە بووە لە هەڵچوونێکەوە پەیانە بووە یعنی هەنگین لە حاڵەتی تەبیعی خۆیان چییە شیرینە کە دەڵێن ئینفعال و هەڵچوون یانی چی یانی شتێک لە حاڵەتی تەبیعی خۆی دەردەچێت لە دۆخە ئاساییەکەی خۆی دێتە دەرێ کە لە دۆخە ئاساییەکەی خۆی هاتە دەرێ و شتێکی لێ هات ئەوە شتێکی ترە فەرەزان شتێک کە دەترشێت خۆی چی نییە خۆی ترش نییە دەترشێت یانی چی یانی تووشی هەڵچوون دەبێت لە خۆیان بەڵام هەنگوین کە شیرینە لە خۆیان کالێککردن ڕووی نەداوە تا شیرین بێ هەر بەخۆی چییە بەخۆی شیرینە تاوان کە باسی هەنگوین دەکەین باسی هەنگوین دەکەین دوای ئەوەی کە هەیە ئەگەر بیرتان بێ ئەومان باس کرد وتمان لۆجیک لەبارەی ئەوە دەدوێت کە لێرە حازرە نەک ینی لەبارەی ئەوە نادوێت کە لە پشت وجودیەوە هەیە ینی چۆن بووە بە هەنگوین چۆن بووە بە هەنگوین ئەوەی تر منطقەی لۆجیک نییە لۆجیک ناچێتە ئەوێ چونکە لۆجیک گوتنە لەبارەی شتێکەوە شتێک کە نەبووە لەبارەشەوە ناوترێت لەبەر ئەوە کاتێک ئێمە وابی لە هەنگین بکەینەوە خۆ هەنگینیش لەوانەیە ئەگەر لە مۆزۆی بوونی بکۆڵیتەوە بە کۆمەڵە کالێک فەیابووە و شیرینەیەتیا دروست بووە بەس ئەمە پرۆسەی دروستبوونەکەیەتی لۆجیک باسی ئەوە ناکا کە بەل لەوەی هەنگوینەکە هەبێت چی هەبووە باسی ئەوە دەکا کە ئێستا هەنگوینەکە هەیە ئێستا لەو حاڵەتانی تامەکانە فەرەزان شتێک دەترشێت ینی چی دەبێت دەکەوێتە ناو فەسادەوە لە ناوچوونەوە بەڵام هەنگوین کاتێکە لە پرۆسەی بوونا شیرین دەبێت ئەمە شیرین نەبووە چونکە هەنگوین پێشتر نیمانە تا شیرین بێ هەنگوینەکە بە شیرینەکەەوە لێرە وجودی هەیە جا ئەمەی کە هەیە لۆجیک لەبارەیەوە دەبێت تەبەن ئەمانە شیرینی کالێک لە شتێکی ترا دروست دەکات ینی فەرەزان هەنگێ خۆی شیرینە بەڵام کاتی ئێمە دەیخۆین کالێک لەناو ئێمە دروست دەکات ینی کالێک دەکا هەڵچوونێک لەناو ئێمە دروست دەکات لە ڕێگەی هەڵچوونەوە چی دەکەین ئێمە تامی هەنگوین دەکەین ینی بە معنایەکی تر ئێستا ئێمە کاتێک کە هەنگوین ناخۆین یا شتێکی شیرین ناخۆین هەست بە شیرینی ناکەین کاتێک کە هەنگوینمان خوارد ئەو هەڵچوونە دروست دەبێت هەست بە شیرینی دەکەین ینی کاتی هەست بە شیرینی دەکەین ئەمە حاڵەتی تەبیعی چەشتنمان نییە لە حاڵەتی تەبیعی چەشتنمان ینی لەوانەیە حاڵەتی تەبیعی چەشتنمان سفر بێ ینی چونکە شتێکی بەر نەکەوێ ئەو هەستە پەیانەکە ینی دەبێت ئیلانە ئەو شتەی بەرکەوێ کالێک بکە اینجا ئەو تامکردنی شیرینیە دێتە ئاراوە ئەسە گەرمی و ئەوانە ئەو لێرە دەڵێ هەندێک شتەی یاسەکەم تۆزێ تێکەڵە لە لای لێرە ئەڵێ هەنگوین شیرینە کالێکی لەگەڵ شتێک کردووە و لەبارەی ئەوانی تریشەوە ئەمانە ناوتێکەوە گەون بۆ نمونە ئەڵێ کاتێک لەبارەی ئەمانەوە دەوتێت چۆنیەتی هەڵچوونیەکان ئەوە لەوەوە نییە کە شتانە ئەو چۆنیەتیانەیان وەرگرتووە و کالێکیان لەگەڵ شتێکدا کردووە ینی بەهۆی کالێکردنیان لەگەڵ شتێک چۆنیەتەکەیان وەرگرتووە لەوە ناوترێت هەنگوین شیرینە کالێکی لەگەڵ شتێک کردووە و لەبارەی ئەوانی تریشەوە ئەمە ناوتێکە وەک ئەون بۆ نمونە بە گەرمی و ساردی ناوتێت دوو چۆنیەتی هەڵچوونین لەوێەوە کە شتانە ئەمانیان وەرگرتووە کالێکیان لەگەڵ شتێکدا کردووە تامان خۆی گەرمی کە دەڵێن ئاگرگەرمە گەرمیەتیەکەی لە ڕاستیە ئەگەر ئێمە لە ئاگرەوە سێریکەین بەوەی کالێکەوە دروست نەبووە بەڵام کاتێ ئەم ئاگر بەر شتێک دەکەوێت تووشی کالێکی دەکات ینی گەرمی دەکات کە گەرم بوو ئەم شتە گەرم بووە خۆی گەرم نییە ئێستا ئاگر خۆی گەرمە بەڵام ئاوێک کە ئێمە لەژێر ئاگرێکی لە ژێرادا دەنین گەرمیەکە نەقڵ دەبێ بۆ ئاوەکە خۆی چی نییە گەرم نییە گەرم کراوە بە ئاگرەکە یا گەرم بووە بە ئاگرەکە جا ئەوەی کە گەرم بووەوە لە دەرەنجامی کالێکە بەڵام ئاگرەکە کە خۆی وەکو چۆنێک لەناو ئینەکە هەیە گەرمیەکە وەکو چۆنێک لە ناو ئاگرەکە هەیە ئەمەیان کالێک نییە ئەمە ڕەبتە بە وجودیەوە ینی لە حاڵەتی وجودە بوونە ئەم شتە ئاوایە نەک لە حاڵەتی کردنە کە شتێک دەکرێت بەڵام کاتێک گەرماکە دەدا بە شتێکە و کاتە ئەم گەرمایە کارێک دەکات کە کارێکی کردیانی کالێک حتمەن
دێتە ئاراوە. بەڵام شتانێکی ترمان هەیە فەرەزان بە کالێک دروست کاتێک کەسێک لە شەرمان سوور هەڵدەگەڕێ ئەمە چییە؟ ئەمە کالێکێک لە ناوی ڕووی داوە بۆی و کالێکەوە ئەو سوور هەڵگەڕاوە. ئاسنێ کاتێ ئەمە دەخێنە ئاگرێک سوور دەبێتەوە ئەمە چییە؟ ئەمە لە بەرهەمی کالێکە ئەمانە. جا ئەمانێک کە بەرهەمی کالێکن بە نەمانی عیلەتەکە چی دەبێت؟ ئەوانیش نامێنن. بەڵام شتانێکمان هەیە کاتێک کە ئەو حاڵەتە وەردەگرێ دوای ئەوە ناتوانێت بچێتەوە دۆخەکەی پێشخۆی و لەو حاڵەتە دەمێنێتەوە کە لەو حاڵەتە مایەوە ئەوە چییە؟ ئەوە ئەو کاتە دەبێتە ینی چۆنیەتی بۆ شتە ئەو خاصیەتە ئەو خاصیەتەی کە کالێکەکە دووسی دەکات دەبێتە چۆنیەتی بۆ شتەوە ناسنامەی ئەو شتە دیاری دەکات. ئەمە زان وەکو چی وایە؟ وەکو ئەو وایە ئێمە ئاسنێکمانەیە شێوەیەکی دەدەینێ شێوەی شمشێرێک ئیتر ئاسنەکە بووە بەچی؟ بە شمشێر. تازە ئەوەی هەیە پێی دەڵێن چی؟ پێی دەڵێن شمشێر، پێی ناڵێن ئاسن. ئەمە لە دەرەنجامی چییە؟ لە دەرەنجامی ئەوەیە چۆنێک بە جێگیری دراوە بەچی؟ بە ئاسنەکە. مادام ئەم چۆنە بە جێگیری درا بە ئاسنەکە و لەگەڵ وجود یا ڕەپت بوو وە شتێکی هێنایە ئاراوە کە شمشێرەکەیە لە ڕێگەی ئەم چۆنەوە ئیتر ئەو کاتە ئەم چۆنە مەربوتە بە وجودی شمشێرەکەەوە. یعنی شم هەر کاتێ شمشێرە بۆ هەبووە و چۆنەش دەبێت لەگەڵ یا هەبێت. هەر لێرە ئاسنەکە بووە بە شمشێر ئەبێت چ کاتێک دەبێتەوە بە ئاسن دەبێت چۆنەکەی لێ دەربێنین. بەڵام هەتا چۆنەکەی لەگەڵا بێت چییە؟ ئەوە شمشێرە. ئەو شکڵەی کە شمشێرەکە هەیەتی و چۆنێتە ئەوە چییە؟ ئەوە لە ناو وجودی شمشێرەکەیە. یعنی ئەگەر بێت و ئەمەمان دەرهێنا یەکسەر شمشێرەکە وجودی نامێنێ، ینی شمشێر وجودی نامێنێ. ئێمە ناتوانین تەسەووری شمشێرە بکەین بەبێ شێوەکەی. لەبەرەوە داتوانین تەسەووری گڵاسێک بکەین بەبێ شێوەکەی. شێوەکە لازمی بوونیەتی. لەبەرەوەی لازمی بوونیەتی ئێمە ناتوانین بەبێ ینی بەبێ ئەو شێوەیە تەسەووری وجودی شتێکی ئەوە بکەین. ئەو شتانەی کە بەو شێوەیە چۆنیەتیەکە لە ناویانە جێگیر دەبێ ئەوە وایان لێ دێ. تەبەن ئەم تەسەورێکی هەیە دەڵێت بۆ نمونە کەسێک تووشی نەخۆشیەک دەبێت یا حاڵەتێک دەبێت دواتر کە هێن بۆ ئەو نەخۆشیە لە ناویان جێگیر دەبێت بە جێگیری دەمێنێتەوە ئەمە تایە دەبێتە چی؟ دەبێتە چۆنیەتی. فەرەزەن کەسێک تووشی گولی دەبێت یەکەم جار لەوانەیە شتێکی بەسیط بێ و ئەمە احتیمالەیە چاک بێتەوە و هێن بێت. بەڵام دوای ئەوە کە توش بوو چاک نەبوویەوە ئەو کاتەوە چییە؟ ئەوە بۆتە خاصیەتێکی ئەو کەسە و وەسفی ئەو کەسەت بۆ دەکات. لە ئەمانە شتانێکی تری لەو بابەتە کە هەنم ئەوانە دێنێ فەرەزەن ئەڵێ ئەگەر کەسێک لە شەرمان سوور هەڵگەڕا و ئەم سوور هەڵگەڕانەی شەرمەی بەردەوام بووە وای کرد کە سوور هەڵگەڕانەکە جێگیر بێ دواتر شەرمەکەشی نەما سوور هەڵگەڕانەکە بمێنێ ئەو کاتە ئەو کەسە ناڵێن سوور هەڵگەڕاوە دەڵێن ئەو کەسە سوورە. یعنی چی؟ یعنی سووریەکە لە ناویان ماوەتەوە ئەو خاصەتەی ئەو چۆنیەتی وەرگرتووە. تەمەنەوە ئەڵێ لە حاڵەتی کالێکی زۆر توندا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە لە کالێکەکە دەکەوێتەوە ئەو خاصیەتە. ئەو خاصیەتە ئەگەر کالێکەکەش نەمێنێ لەبەرەوەی تون کالێکەکە ڕوویداوە لەو شتا خاصیەتەکە مێنێتەوە. یعنی کەسێک ئەگەر حەسە بە ئەمە بێ ینی دەبێ وا بیرکەینەوە ئەگەر کەسێک تووشی شەرمێکی زۆر تون هات کە سوور بوویەوە ئەو کاتە شەرمەکەش لاش و ئەو سووریەتیایە ینی هەرما یعنی ئەگەر تند بۆ تایە دەمێنێ کە تایە ماوە کاتە و کەسە سوورە نەک سوور بێتەوە. طبعا دێش دێ فعلا بە کالێکی تند وایان لێ دێکە نەشنەوە دۆخەکەی جارانیە. وەکو چۆنی سپرینگێک تۆ کە ڕای دەکێشی دەچێتەوە شوێنی خۆی بەڵام ئەگەر تند ڕاتکێشا و کاتە ناتوانێت ببێتەوە بە سپرینگ ئەو وینە لە دەست دەدا. بۆ نمونە دەڵێ ئەگەر کەسێکمان هەیە خۆی ڕەنگێکی سپی هەیە بەڵام ئەوە هەتاو لێی دەدا ئەسمەری دەگات
دوایەوە ئەم ئەسمەریە ئیتر ناگەڕێتەوە ینی کالێکەکە کالێکێکی زۆرە ئەو کاتە ئەو کەسە چییە؟ ئەسمەرە نەک ئەسمەر بووە نەک ڕەش بووە لە بەرخۆرە ئەمە تازە ئیتر چۆنیەتەکەی وەرگرتووە یا کەسێک بۆی نەخۆشی بۆ نمونە زەردووی زەر دەبێت و دواتریش نەخۆشیەکە نامێنێەوە بە زەردی دەمێنێتەوە ئیتر پێی دەڵێن زەردە ینی عینەکە بووەتە بەشێک لە وجودی طبعا ئەوانەیان ئەو حاڵەتانەیان کە لە دەرەنجامی کالێکە خاصیەتێک دروست دەکەن ئەوانە هەڵچوونیان پێدەوترێ بەڵام کاتێک ئەو خاصیەتە سابت دەبێت ئەوە دەبێتە چۆنیەتی یعنی ئەمانە جۆرەکن لە چۆنیەتی کە ئەرسۆ ناویان دەنێ چۆنیەتیە هەڵچوونیەکان ئاخر جۆرماوە باسی دەکەین و ئەمانەیە کۆتایی پێدێ جۆری چوارەمی چۆنیەتی ئەو شێوە و بچمەیە کە لێک بە یەکی شتەکاندا هەیە وەک ڕێکی و لاری و ئەوانەی وەک ئەوانوان لەبارەی هەر یەک لەمانەوە دەوتێ و شتانە چۆنن گە لەبارەی شتێک لەو شتانەوە کەسێک گۆشەیە یان چوار گۆشەیە بوو تێ چۆنە ئەوە لە وەڵامدا دەوتێ ڕێکە یا لارە هەر یەکیان بەپێی بچمەکەی لەبارەیەوە دەوتێ چۆنە وا دەبینرێ ئەمە زۆر گرنگە کە چڕی و شاشی و زبری و لوسی چۆنێک بن لە چۆنەکان ئەمانە لە چۆنەکان دەچن بەڵام ئەمانە خاصیەتی ئەو پارچانەن کە چۆنێک کۆی کردوونەتەوە لە هەر یەکەشیانداوە باشکات دیارە کە چۆن چۆنی بوونی ئەو پارچانە نیشان دەدەن نەک چۆنێتەکەیە ئێمە کاتیگۆریەکی ترمانەیە چۆن چۆنی چۆن چۆنی کە تۆ دەڵێ کەسەکە چۆن چۆنی دانیشت بوو ئەمە چۆن چۆنیە چۆن چۆنی ڕاوەستا بوو چۆن چۆنی ئەمەی کە هەیە ئەسە لاری و ئەمانە چییە دەکەونە ناو چۆن چۆنیەوە ناکەونە ناو چۆنەوە بەڵام ئەو شکڵەی کە شتێک وەری گرتووە ئەوە چییە ئەوە چۆن فەرەزان سێ گۆشەیە کە دەیە ئەوە چۆنە بەڵام سێ گۆشەکە بە لاری دانراوە ئەوە چۆن چۆنیە جا زبری و تەمانەمانە کە سێر دەکەین زبری و لوسی و ئەمانە چییە وا تەسەور دەکەین ئێمە خاصیەتی ئەو شتن چۆنن بەڵام لە ڕاستی ئەمانە چۆن نین بۆ چۆن نین ئەرستۆ دەڵێ زبری لە دەرەنجامی ناڕێکی بە شکڵێکی ناڕێک ئەو شتە دانراوە ینی ئەو کۆمەڵە شت کە پێکاتی شتێک پێک دێنن بە شکڵێکی ناڕێک دانراوە و زبریە دووز بووە لوسی ژیانی چی ئەوە سافی ینی ئەوەی کاوشتانە بە تەختی ڕێکدانداون بەڵام زبریەکە لە زبریەکە بەڕێکی دانەنداون لەبەر ئەوە زبرە بەڵام ئەوانش لەبارەی ینی ئەمە ڕەتی بە بەرزوونزمیەوە هەیە بڵێن شتەکان کە بەرزوونزم بوونەوە لارن ئەوانەی کە بەڕێکی دانراون ڕێکن ئەم ڕێکی و لاری و بەرزی و نزمی و ئەوانە لە ڕاستیە چۆنیەتی نییە بۆچی چۆنیەتی نییە تۆ بە دوو جوڵە ناتوانانی شێوە دروستکە یانی چۆنیەتێک دروستکەی شتێک ئاوا بەرز و نزمە ئەم بەرزی و نزمیە تۆ ناتوانانی چۆنێکی لێ دروستکەی وەکو وایە چۆن ناتوانانی لە دوو خاڵ تەنها دەتوانین ڕاستەیە لە دروستکەی ڕاستەیەڵی شێوە نییە چۆن نییە تۆ بەلایەنی کەمەوە دەبێت سێ خاڵە دەبێت جار دەتوانانی چی بکەیت چۆنێک دروستکەی تەمانەم بەرزی و نزمیە وەکو تاریکی و ڕووناکی وایە تاریکی و ڕووناکی فەرەزان ئەگەر تاریکی و ڕووناکی نەبێ وێنە ناتوانانی دروستکەیت ئەبعادەکان و لە گوتنە ئەگەر بێدەنگ و دەنگدار نەبێ ئەو پوگڕە ینی گرتن و بەردانی هەوایە نەبێ دەنگ دروست نابێ ئەمانە سەبەبن لە وجودی شتەکە جاری وایە وەکو خاصیەتی شتێکیش دەردەکەون بەڵام ئەمانە لە ڕاستیە چۆنیەتی دروست ناکەن وەکو زبری و سافی و ئەوانەی کە لێرە باسکراون یعنی ئەمە خاصیەتی ئەو چۆنێ ئەو شتەیە کە چۆنەکە چۆنێکی خۆی هەیە نەک خاصیەتی ینی نەک چۆنەکە خۆی نییە چۆنیە ینی شتێکمانەیە چۆنێکی هەیە ئەم شتێک کە ئەم چۆنەی هەیە بارێکی لەو بابەتە وەردەگرێت چۆنیەکی هەیە نەک ئەمە چۆنیە چۆن نییە لەبەرەوە ئەمانە دەچنە ناو چۆنیەکانەوە نەک چۆنەوە
ئەڵێ کە دەڵێن شاشە یا چڕە شاشی و چڕی و ئەمانە شاشە چونکە ئەو پارچانەی کە هەن لە یەکەوە دوورن یانی تۆ دەتوانین بۆ نمونە سێ گۆشەیەک دروستکەی یا شتێکت دەبێت شتێک کە شقلەکت پێداوە دەکرێت شاش بێت و دەکرێت پارچەکانی ناوی دەکرێت شاش بن و دەکرێت چڕیش بن ئەمە هیچ لە چی ناگۆڕێ لە چۆنیەتیەکەی ناگۆڕێ ینی وا ناکات چۆنیەتیەکەی ببێتە چۆنیەتێکی تر لەبەرەوە ئەمە چۆنیە نەک چۆن ینی تۆ دەتوانی شتێک چۆنیەتێک بدەیت بە شتێک بە کۆمەڵە پارچەی ورد و چڕ دەشتوانی ئەو چۆنیەتیە بە شاشی پێی بدەیت ینی بۆ نمونە من لە کۆمەڵە بزمار کۆمەڵە بزمار من سێ گۆشەیەک دروست دەکەم دەتوانم ئەم سێ گۆشەیە بە چڕی دروستکەم بزمارەکان زۆر بن چڕە بەڵام ئەگەر بزمارەکان کەم بنەوە بە شاشی سێ گۆشەکە دروست دەکرێت ئەڵێ ئەمانە هەمووی ینی پەیوەندی بە چۆنەوە نییە لە ڕاستی ئەمە پەیوەندی بە چەندەوە هەیە نەک چۆن ینی چەندیەتیەکە وا دەکا ئەو حاڵەتی چۆنیە دروست بێ ینی ڕەتی بە ڕادەوە هەیە ڕادەش چییە ڕادەش چۆنە تەمان ڕادا هینێکی هەیە حاڵەتێکی هەیە لە چۆن دەچێ و کەچی چەندیشە خۆی لە چۆن دەچێ بەڵام جاری وهەیە وا تەسەوەر دەکەی چۆنە بەڵام خۆی لە ئەساسەوە چییە چەندە ئێستا دەڵێ چڕی ڕادەیە ڕادەی چڕی فلانەشت چییە ئەمانە ڕادەن سافی چییە ڕادەی سافی ئەمانە هەمووی بۆی چیەوەیە بەهۆی چەندیەتی ئەو پارچانەوەیە کە چۆنەکە کۆی کردوونەتەوە ڕەتی بە چەندیەتیەوە هەیە تەمان دوایەوە بابەتێک باز دەکا ئەم بابەتە بۆ ئێمە گرنگ نییە چونکە ڕەتی بە زمانی یۆنانیەوە هەیە ئەویشەوەیە ئایا ناوەکان ڕۆنداون بۆ نمونە تۆ دەڵێ ڕەوانبێژ لە ڕەوانبێژی دروست کراوە داتاشراوە یانی اشتقاق کراوە لە کوردیان ڕۆنان بەکارهێنراوە زمانەوانەکان ڕۆنانیان بەکارهێناوە ئەڵێ باسی ڕەتی ئەوە دەکا ئایا ئەو ناوەی کە ئێمە دەیڵێن لەبارەی چۆنەوە ڕۆنراوە یاوەکو ڕۆنراو نیە ینی لە شتێک ڕۆنراوە یا ڕۆنراو نیە باسی ئەوە دەکاڵێ هەندێک لە ناوەکان لە یۆنانیا بە ڕۆنان ینی ڕۆنانین ینی دروست کراون لەو شتێک کە ڕەبتن بە مەوزوعەوە بە باینەکەوە بۆ نمونە ڕەوانبێژی لە ڕەوانبێژ دروستکراوە یا ڕەوانبێژ لە ڕەوانبێژیەوە هاتووە کەسێک ڕەوانبێژەوە چییە خاسیەتە ئەی ڕەوانبێژی چییە ئەم ڕەوانبێژی چۆنیەتەکەیە کە دراوە ئەم وەری گرتووە زانستەکەیە کام زانستەکەی وەرگرتووە بۆتە خاوەنی ئەو خاسیەتە خاسیەتەکەش لە چی وەرگیراوە لە چۆنیەتەی کە ئەو شتە وەریگرتووە جا ئەمانە بە ڕۆنان ئەڵێ هەندێکیان بە ڕۆنان هەن و هەندێکیشیان هەیە بە ڕۆنان نین تەبەن لێرە شتێک باز دەکات لەبارەی زمانی یۆنانیەوە ئەڵێ ئەو بەرەو توانایانەی کە کەسێک وەریان دەگرێ ناوێکی گشتیان دیارە لە یۆنانیا هەیە یعنی ئەو کەسێک کە ئەوانە وەردەگرێ توانایەک وەردەگرێ ینی تەمرین دەکات لەسەر شتێکا دەبێتە خاوەنی توانایەک یا تەمرین لەسەر هونەرێک دەکات تا بە دەبێتە هونەرمەند یا بە بەهرەیەک بەرەمەند دەبێت دەڵێ ئەمە لە یۆنانیا بە هەموویان بە کەسەکە دەوتێ کۆششکەر ینی ئەڵێ ناوەکە جیاوازە لە عینەکان لەو شتێک کە وەری دەگرێت ئەمەش بابەتێک کەس دەکەم ئەمە لە زمانەکانە لە زمانێکەوە بۆ زمانێکی تر جیاوازە لەوانەیان دێت لە زمانەکان بە ڕۆنان ئەو شەیە کە دەیڵێن دروستیکەن بۆ چۆن و هەندێکیشیان بە ڕۆنان دروستی نەکەن